و خربابون و گربابونا کارمندان چیه؟ مراد سلااو دەبێ وا دیارە دوای ئەوەی کە بەغدا بڕیاری دا خود پەرلەمانی عراق بڕیاری دا بەوەی کە دەسەڵاتی لە مەرکەزی بە چەند پارێزگایەک وا دیارە ئیداری کەرکووکیش ئەو دەسەڵاتی وەرگرت و چەند وەزارەتێک ڕازی بوون بەوەی کە دەسەڵاتی وەزارەتەکانیان بدەن بە ئیداری کەرکووک بەڵام دوا بە دوای ئەوە بەغدا بێگەڕانەوە بۆ ئیداری کەرکووک بڕیاری لابردنی بەشێک لە بەڕێبەری فەرمانگەکانیدا وا دیارە لە تازەترین بڕیاری بەغداش ئەوە بوو کە بەڕێبەری پۆلیسی کەرکووک و بەشێک لە فەرماندەکانی کەرکووک و بەڕێوەبەری گشتی فەرمانگەی تەندروستی کەرکووکیش لە پۆستەکانیان دوور بخرێنەوە یاخود خانەنشین بکرێن وا دیارە پارێزگاری کەرکووک ئەو بڕارەی بەغدای ڕەت کردەوە ڕازی نەبوو بۆی کە بەڕێوەبەری فەرمانگەی تەندروستی کەرکووک یاخود ئەو فەرماندە ئەمنیانی کە بڕیاری دوورخستنەوەیان درابوو لا ببرێت بەڵکو پارێزگاری کەرکووک ئەوەی ڕاگەیاند کە ئەوان لەگەڵ ئەو بڕاری بەغدانین و ئەوان ڕازی نین بۆ بڕێرە ئابێ بەڕێوەبەری فەرمانگەی تەندروستی کەرکووک و ئەو بەرپرسە ئەمنیانی کە بڕیاری لابردیان دراوە ئەبێ لە شوێنەکانی خۆیان بمێنەوە وا دیارە ئەمڕۆژ بەشێک لە پزیشکان و لە کارمەندانی تەندروستی لە فەرمانگەی تەندروستی کەرکووک گرد بوونەتەوە بۆ پشتگیریکردن لە بەڕێوەبەری فەرمانگەی تەندروستی کەرکووک کە ئەوان ئەیانەوێت لە پۆستەکەی خۆی ببێنێتەوە و بۆ ڕەتکردنەوەی بڕیارەکەی بەغدا لێرە گرد بوونەتەوە و ناڕزای خۆیان دەربڕن من بۆ زانیاری زیاتر ئەچمە لای بەشێک لە کارمەندانی فەرمانگەی تەندروستی کەرکووک کە ئەمان لێرە ناڕزای خۆیان دەربڕن بزانین زانیاری ئەمان خود داواکاری ئەمان چیە دکتۆر سڵاو لەبێ گەر جەناب ببیتە ئێرە داواکاری جەنابتان چیە و بۆچی لێرە گربوونەتەوە داواکاری ئەمەوەیەکەوە بەغا چاو بشێنێتەوە بۆ بریارە کە دایەتی بۆ لابردنی جەنابی بڕێوەری گشتی تەندروستی کەرکووک بەبێ هەماهەنگی لەگەڵ پارێزگاری کەرکووک و پێشێرکردنی یاسای پارێزگاکان کە تایە دەسەڵات بە تەواوی گوازراوەتەوە بۆ کەرکووک تەنها جەنابی پارێزگار بۆی هەیە کەەوە دەستێشانی بڕێوەری گشتی بکە خولایبە زۆر باشە دکتۆر ئێوە ناڕزایەکی ئێوە لەوەیە کە بەڕێوەبەری فەرمانگەی تەندروستی لە کارەکەی بمێنێتەوە یاخود کە دەسەڵاتی لا مەرکەزی پێشێل کراوە بڕارێک یاخود داواکاری ئێوە چییە؟ بڕاک داواکاری ئەمە ئەوەیە کەەوە بمێنێتەوە چونکەم هیچ بنەمای نییە بۆ لابردننی لە هەمان کاتایە ئەوە شەوەیەکەوە لا مەرکەزەکەەوە تەواوەتی تطبیق بکەیە زۆر سپاس بۆ جەنابەت داواکاری تۆ چییە وەکو کارمەندێکی فەرمانگەی تەندروستی کەرکووک داواکاریمانە کە هینە بۆچی لێرە ڕاوەساوی من کاندامێکی فەرمانگەی تەندروستی کەرکووم داواکارم کە حکوومەتی اتحادیە لێرە حکوومەتی حالیمانەیە کە قەرارات دەدات نەقزی قەرارەتی حکوومەتی مەرکەزیەکەی دەستخۆش ئەمڕات نامێ بچمە لای کارمەندێکی تر یاخود بەرپرسێکی فەرمانگەی تەندروستی کەرکووک دکتۆر شاسوار سڵاو لێبێ بۆچی لێرە ڕاوەساوی داواکاری چییە؟ بەڵێ وەڵای وەکو داواکاریم هەیە وەکو داواکاری هەموو خەڵکی شاری کەرکووکەوە ئەم بڕیارە تاکڕەوانە دەست تێوەردانە لە ناو بەڕێوەبردننی شاری کەرکووک ئێمە لەلایەکەوە باسی لا مەرکەزیەتەکەین لەلایەکەوە باسی گواستنەوەی دەسەڵاتەکەین بەڵام ئەم بڕیارە ناچاوەڕوانە بەڕاستی هەمومانی مفاجئ کرد وەکو شەخص دکتۆر سەباحێکی کە لە کەسایەتی بەتوانا و بەناوبانە بە شەفافێت و بە نەزاهەت ئێمە نوێنەرایەتی فەرمانگەی تەندروستی ناکەین نوێنەرایەتی شاری هەموو ئەرکەین بە هەموو نەتەوەکان بە هەموو تین و تۆژەکانەوە کەوا دشی ئەم بڕیارە دەین و ئێمە وەکو دانیشتوانی شار ئەترسین ئەمە بڕیارە بێ سەرەتای بێ یان بیدایە بێ بۆ دەستێواردانی تر لە ناوی ئەم شارەوە بەم شێوەیە ئەم بڕیارە بە هیچ شێوەیەک ئێمە لامان قبول نییە و زۆر قورسە قبولشیکەین هیوادارشم ئەم بڕیارە سەرکەوتو نەبێ زۆر سپاس بۆ جەنابەت مراد ئەگەڕێمەوە بۆ ستۆدیۆ بۆ لا دوا دیارە ئەمە داواکاری کارمەندانی فەرمانگەی تەندروستی کەرکووک وەک لە وێنەکانە دیارە بەشێکی زۆریان هاتوونەتە دەرەوە بڕیارە لە ئێستاوە تا کاژمێرێکی تر مان بگرن و نەچنەوە سەرکارەکانی خۆیان دەست لە کار هەڵبگرن تا ئەو کاتێک کە بەغدا وەڵامیانەداتەوە دیارە ئەمە سەرەتایەکە بۆی کە ئەمان ناڕزای خۆیان دەربڕن وەکو لە بەیاننامەی ئەمانە هاتووە ئەگەر بێت و بەغدا وەڵامی داواکیان نەداتەوە یا بە بڕارەکەی نەچێتەوە و ئەمان جارێکی تر گربوونەوە خۆپیشانداری تر ئەنجامەدەن بەڵێ سپاسش بۆ نوچەگانێمە هەرۆک هەنجاف باوەیەکی زیندی تەبلی بۆ تەنەما بووی دووبارەدەم باش